بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين. اللهم صل وسلم وبارك على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. رضينا بالله ربا وبالإسلام دينا وبمحمد صلى الله تعالى عليه وسلم نبيا ورسولا. مسلمانانی ئازیز، بینەرانی زێدە سەنگین، ڕۆژوانانی خۆشەویست، سڵاوی خوای پەروەردگار لە ئێوەی ئازیز بێت. لە پەروەردگاری جیهانیان داواکارم تاعەت و عیبادەت، نوێژ و ڕۆژ و تەراویح، ذیکر و تەسبیحات، قیام اللەیل، ختمی قورئان لە هەموو لایە قبوڵ بفەرموێ. ئازیزان و خۆشەویستان، مانگی ڕەمەزان ئەو زانکۆ بێوێنە و ناوازەیە کە تیایدا پێویستە مسلمانان خاوەنی نمرەی بەرز و خاوەنی بڕوانامەی باڵا بین. تیایدا ڕەمەزانی ئەم ساڵمان جیا لە هەموو ڕەمەزانانێکی دیکە خۆی دەبینێتەوە لە واقع و لە جۆرێک لە ژیانی تایبەتە کە بەسەر زەوی و بەسەر ئینسانیەت و بەسەر مسلمانانیشدا دەگوزارێ. لەم سات و وەختەدا ئێمەی مسلمانان لە بەرامبەر نیعمەتەکانی خوای پەروەردگارە پێویستە سوپاسگوزار بین، بە تایبەتی لە نێو نیعمەتەکاندا دوو نیعمەت کە ڕەسوول الله صلی الله تعالی علیه وسلم بە چاڕوونی بە ئێمە دەدات کە بەهای ئەو دوو نیعمەتە بزانین و زۆر بە ئەمانەتەوە مامەڵی لەگەڵا بکەین. فەرمایشتەکانی ڕەسوول الله علیه الصلاة والسلام بۆ ئێمە نەخشەڕێگان بەرچاوڕوونین. فەرمایشتەکانی ڕەسوول الله صلی الله تعالی علیه وسلم وەک سەرچاوەی دووەمی وەحی بۆ ئێمە هێندە گرنگن کە بەڕاستی ئێمەی مسلمانان بە جۆرێک بەرچاوڕوونیمان پێدەبەخشێت کە هیچ جۆرێک لە لێڵی و هیچ جۆرێک لە گرێ و گرفت لە ژیانمانە ڕوونەدات. لە ڕوانگەی دوو فەرمودەی پێغەمبەرەوە صلی الله تعالی علیه وسلم لە خزمەتی دوو نیعمەت لە نیعمەتەکانە دەبین کە ئازیز و خۆشەویست و نوری چاومان دەفەرمێت: نعمتان مغبون فيهما كثير من الناس الصحة والفراغ. دوو نیعمەت لە نیعمەتەکانی خوای پەروەردگار کە نیعمەتەکانی پەروەردگارمان هێندە زۆرن، ئەژمار ناکرێ. وإن تعدوا نعمة الله لا تحصوها. ئەژمار ناکرێن. وما بكم من نعمة فمن الله. هەرچی نیعمەت هەیە هی رب العالمین جل جلاله کە بە ئێمەی بەخشیوە. لە نێو نیعمەتەکاندا وریامان دەکاتەوە ئازیز و دەفەرمێت دوو نیعمەت هەن بە قەدر وەری ناگرن، بە هێند وەری ناگرن، بە فرسەتەوە مامەڵی لەگەڵا ناکەن. یعنی بیرۆکەتان بۆی ئەو بیرۆکە نییە کە بە غەنیمەتی بزانن لەو کاتێک کە خاوەنی و دوو نیعمەتەن. نیعمەتی یەکەمینیان الصحة، تەندروستی، دووەمینیان الفراغ، الوقت، کات. ئەو کاتێک کە دەمت، دەست، چاوت، کاتت کراوەیە لەبەردەستە. لە زنجیرەی یەکەمدا باس لە گرنگی و بەهای کات ئەکەین، بە تایبەتی گەر ئێمەی مسلمان کات و ساتەکانی نێومانکی ڕەمەزانمان تەرخان بکەین بۆ بەندایەتی بۆ پەروەردگار، ئایا دەزانن دەتوانین ببین بە خاوەنی تەمەنێکی بێوێنە، تەمەنێکی ناوازە، تەمەنێک کە تیایدا دەگەڕینەوە بۆ لای خوای پەروەردگار، خاوەنی دەسمایە و خەرمانێک لە عیبادەت و لە تەمەن بین؟ ئازیزانم، عومرمان ئەو نیعمەتەیە کە پەروەردگارمان دەفەرمێت والفجر والعصر والشمس والقمر والضحى، هەموو ئەمانە لە قورئاندا پەیامی گرنگن بۆ ئێمە کە پێویستە من و تۆی مسلمان لەگەڵ کاتا چۆن مامەڵە بکەین. کات ئەو نیعمەتەیە کە بەڕاستی خوای پەروەردگار لەسەری لێپرسینەوە، لێپێچینەوە بگرە لە ڕۆژی قیامەتە. ڕەسوول الله صلی الله تعالی علیه وسلم دەفەرمێت هیچ کەسێک لە ئێوە هەنگاوێک هەڵناگرێ و ناتوانێ بڕواتە پێشەوە هەتا پرسیای لێ دەکرێ عن عموریه فیما ئەفنا. تەمەنت لە چیدا سەرف کرد؟ گەنجێتیت لە چیدا بەڕێ کرد؟ ماڵە چۆن پەیدا کرد؟ چۆن خەرجت کرد؟ و هەروەها پرسیارمان لێ دەکرێ هەموو دەربارەی ئەم نیعمەتانە بەتایەتی لێرە مەبەسمان پێ نیعمەتی ئەلوەقتە کە خۆی دەبینێتەوە لە عومردا. ئازیزانم، سەرنجتان ڕادەکێشم بۆ ئەوەی کە بابزانین پێغەمبەرمان صلی الله تعالی علیه وسلم خوای پەروەردگار پەروەردەی کردبوو لەسەرەوەی کە هەمیشە بەهای کات بزانێ، بەو ئاەتەی کە دەفەرمێ فإذا فرغت فانصب وإلى ربك فارغب. ئەی خۆشەویست، کاتێک لە عیبادەتێک تەواو دەبی بۆ عیبادەتێکی دیکە ئامادە بە.
کاتێک لە نوێش تەواو دەبی دڵت لای نوێژێکی فەرزی دیکە بێ کاتێک لە ڕۆژووی ئەمڕۆ تاو دەبی بۆ ڕۆژووی سبەینێ پلان و بەرنامەت هەبێ کاتێک ڕۆژووی فەرز تاو دەبێ بۆ ڕۆژووی سنەتی شەشەڕان دوای ڕەمەزان پلان و بەرنامەت هەبێ کاتێک لە شەو نوێژ ماندوو دەبی قورئان خوێنە کاتێک لە قورئان ماندوو دەبی ذیکر کە بەدەستت بەزارت فەئیذا فەرەغتە فەنسەب وئیلی ڕەبیکە فەرغەب پێویستە ئیدارەی وەقت وابین هەمیشە بە ڕەغبەتەوە بە خۆشەویستیەوە بەرەو کاتێک بۆ عیبادەت هەنگاو هەڵبگرین کە تایدا بە جۆرێک عیبادەت بکەین بە ڕەغبەتەوە بە شەوقەوە بە خۆشەویستیەوە بە تامەزرۆییەوە بۆ لای پەروەردگارمان هەنگاو هەڵبگرین. ئازیزانم بۆیە پێغەمبەرمان صلی الله تعالی علیه وسلم لە 23 ساڵی تەمەنی پێغەمبەرایەتیدا چی بۆ ئێمە نەکرد هەر بە نمونە لە نێو مانگی ڕەمەزاندا ئیسیفادەی لە مانگی ڕەمەزان کرد غەزای گەورە و بەرز و بەڕێزی وەکو بەدر لە ڕەمەزاندا دەکرێت دەبینین فەتحی مەککە لە ڕەمەزاندا ئەنجام دەدرێت دەبینین بەڕاستی غەزوەی تەبوک بە هەمان شێوە لە مانگی ڕەمەزاندا ڕوودەدا هەموو ئەمانە پێمان دەڵێ وەقتی مانگی ڕەمەزان فرسەتە ناوازەیە بێوێنەیە با لە دەستی خۆمانی نەدەین لە ئێستادا مرۆڤایەتی لە کاتێکدا پەتایەک بەڵایەک فیتنەیەک لە نێو ماڵەکاندا هەمووان دەبەستێتەوە ئالەم کاتەدا فەراغ دروست دەبێ ئالەم کاتەدا کاتێکی زۆر دێتە بەردەسی ئینسانەکان بە تایبەتی مسلمانانیش ئینجا بیر دەکەینەوە لەوەی کە بەڕاستی پێشتریش کاتمان زۆر بوو بەڵام بۆ وەک پێویست ئیداری وەختەکانمان نەدەدا ئێستا بیر دەکەینەوە لەوەی کە بەڕاستی وەختەکان بۆ ئێمە دەسمایە و سەرمایەی تاقانن ئەگەر بێت و ئیدارەی بین بێگومان نیعمەتێکی زۆر گەورەیە و خەڵاتێکی خوای پەروەردگارە بۆیە بەڕاستی ئامۆژگاری خۆم و ئامۆژگاری ئێوەی مسلمانان دەکەم بەوەی کە وەرن با سەرنج بین بزانین پێشینانی ئێمە بزانین سەحابە چۆن لەگەڵ کاتا مامەڵەیان کردووە با بزانین تابعین خواناسان پێشینانی ئومەتی ئێمە لەگەڵ وەقتا چۆن مامەڵەیان کردووە بە نمونە ئیمامی شافعی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ بە نمونە پێشەوایان لە تابعین بە نمونە زۆرن لە خواناسان کە کۆی قسەکانیان کۆبکەمەوە لەوەی کە بەڕاستی وەک شێخ حەسەنی بەسیل ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ بە نمونە کە دەفەرمێ وەک شمشێرە کات گەرنەی بڕی دەتبڕێ کار لە من و تۆدا دەکا دەبا من و تۆش کار لە نێو کاتا بکەین وەک عومەری کوڕی عەبدولعەزیز دەفەرمێ ئامان وریابن بەڕاستی شەو ڕۆژ لە تەمەنی من و تۆ کەم دەکاتەوە ڕۆشتنی هەر ساتێک هەر خولەکێک هەر سەعاتێک هەر ڕۆژێک هەر شەوێک هەر ڕۆژێک لە شەوەکانی ڕەمەزان بە تایبەتی لە تەمەنی من و تۆ دەبێتەوە خوشک و برای مسلمانم دەبا ئێمە پێش ئەوەی ئەو کار لە ئێمەدا بکە پیر ببین دەبا من و تۆ کار لە نێو وەقتا بکەین یەکێ لە خواناسان پێی دەڵێن وەرن پێکەوە با ئاوا تۆزێک گفتوگۆ و توێش بکەین ئاماژە دەکا بە پەنجە و دەڵێ بێزەحمەت ئەو هەتاوە ڕابوەستێنە ئەوش دەڵێ کێ دەتوانانی هەتاو ڕابوەستێنێت گەڵ دەڵێ گەر تۆ ناتوانانی هەتاو ڕابوەستێنی چۆن کاتی منیش بە فێڕۆ دەدەی لە شتێکی بێمانادا بۆیە ئازیزان و خۆشەویستانم بەڕاستی خواناسان عولەمایانی ئومەتی ئێمە کاتی دەچینە خزمەتی بەرهەم و خزمەتەکانی لە بواری نووسیندا بە تایبەتی سەر سوڕدەمێنێ لەوەی کە چۆن بەهای کاتیان زانیوە ئەم هەموو مجەلەداتە لە تەفسیر لە کۆکردنەوەی حەدیث لە شروحی حەدیث لە مێژوو نووسینەوە هەموو ئەمانە بەڕاستی بە جۆرێکن ینی گەورە زانایانێکی وەکو تەبەری بە نمونەکە دەبینی یعنی ئەمانە هاتوون چیهمەتێکیان کردووە یعنی ڕۆژانە چەندین وەرەقەیان نووسیوە لە تەمەنیانە بە هەزاران لاپەڕیان بۆ ئێمە بەجێهێشتووە کەواتە ئێمەی ئومەتی ڕەسوول الله صلی الله تعالی علیه وسلم کاتی ئەوەیە هەموو لایەکمان ئەم پرسیارە لە خۆمان بکەین ئایا کاتی ئەوە نەهاتووە واز لەم بیرۆکە واز لەم و شەخراپە بێنین کە دەڵێ والله چی بکەم کات دەکوژم ئایا کات ئەو دوژمنەیە بکوژرێ ئایا کات بریتە لەو شتە سادەیی کە ئێمە پێمان وابێ هەروابی کوژین بە ئاسانی کە ئەمە بەڕاستی پێویستە ئێمەی مسلمانان ئەم فکرەیە واز لێبێنین چونکە دوژمن دەکوژرێ نەکات ئەو نیعمەتەیە کە دەمانگەێنێ بەخوا دەمانگەێنێ بە بەهەشت دەمانگەێنێ بە پێغەمبەر صلی الله تعالی علیه وسلم ئاسوودەی و ئارامی دنیامان پێدەبەخشێ بۆیە پێویستە بەڕاستی بە خۆماندا بینەوە و بڕیار بین کە پێویستە کارەکانمان پلانمان زۆرتر بێ لە کاتەکانمان هەتاو کاتەی ئێمەی ئومەتی مسلمان بە تایبەتی بە خۆدانینەوە و لەگەڵ نیعمەتی کاتە بەم جۆرە مامەڵە نەکەین نابینەوە بەو ئومەتەی کە لەسەر پێیەکانی خۆمان ڕابوەستین نابینەوە بەو ئومەتەی کە پێشەنگ بووین دوێنێ بەڵام پێویستە بەڕاستی لە ئێستادا بەهای کات زۆر بەهەند وەربگرین ئازیزان و خۆشەویستانم گەر لە نێو مانگی ڕەمەزاندا
کات بە هەند وەربگرین مژدەی زۆر گەورە و زۆر خۆش هەیە. ئازیزانم ئێمەی ئومەتی ڕەسوول الله صلی الله تعالی عليه وسلم آخر ئومەتین، بەڵام یەکەمین ئومەتین دەچینە باشتەوە. زۆرترین ئومەت و پانتایشمان هەیە لە ڕۆژی قیامەتە بۆ چوونە بەهشت. ئومەتان دەپرسن بۆ لە کاتێکدا ئەم ئومەتەیە درنگ هاتوون بۆ وازوو بۆ ئەوەندە زۆرن، هەموو ئەمانە ئەزانن بۆ لەبەر خاتری ئیدارەدانی وەقتە. ئێمە لە 24 ساعتە 5 فەرزمان هەیە، بەڵام پاداشتی 50 فەرزمان بۆ دەنووسرێ کە ئەمێکێکە لە خەڵاتەکانی رب العالمین بۆ رسول الله صلی الله تعالی عليه وسلم و بۆ ئومەتی رسول الله عليه الصلاة والسلام. کەواتە ئەگەر جوان ئیداری وەقت بین لە مانگی ڕەمەزاندا ئەو فەرمودەی پێغەمبەری ئازیز بە هەند وەربگرین لە بەهای کاتا کە دەفەرمێ ئەعمار ئومەتی ما بین 60 ئەو إلى 70. دەفەرمێ تەمەنی ئومەتەکەی من لە نێوانی 6 بۆ 7 ساڵیدایە. بەڵام ئەم 6 بۆ 7 ساڵی ئەگەر بە هەند وەری بگرین بە نمونە پێتان بڵێم ئەگەر تەمەنی منداڵێتی 12-13 ساڵێکی لێلا بین، ئەگەر کەسێک تەمەنی 64 ساڵ بێ 51 ساڵ بژی واتە 51 ڕەمەزان ببینێ. ئەزانی 51 ڕەمەزان بینین یعنی چی؟ 51 ڕەمەزان ببینی یەک چاکە بەچی بێ الحەسەنەة بعشر ئەمثالها، یەک حەسەنە یەک چاکە بە لای کەمیەکەی بەدە خێر پاداشی بدرێتەوە. ئەو کاتە ئەزانی ئێمە چەند ساڵ بە ڕۆژوو بووین؟ 42 ساڵ لە تەمەنی 51 ساڵمانە بە ڕۆژوو بووین لە کاتێکا زەربی دەی بکەین یەک چاکە یەک ڕۆژوو یەک نوێژ یەک تەراویح یەک زیکر یەک ختمی قورئان کاتی ئێمە دەیکەین. دەزانن ئومەتی ڕەسوول الله عليه الصلاة والسلام کە دەچێتە بەهشتەوە یەکەمین ئومەتە لەبەر خاتری ئەمەیە کە بەڕاستی بە ڕەمەزان و بە لەیلەتول قەدرەوە دەگەڕینەوە بۆ لای خوای پەروەردگارەکە. کەسێک تەمەنی 51 ساڵ ڕەمەزانی گرت بێ خاوەنی 6 بۆ 7,000 ساڵە دەگەڕینەوە بۆ لای خوای پەروەردگار بۆ چونکە ئیداری وەقتمان داوە. کەواتە ئازیزانم مسلمانانی بەڕێز زۆر گرنگە بەڕاستی مانگی ڕەمەزان مانگی وریاییە، مانگی بێداریە، مانگی بەڕاستی پلان و بەرنامەیە، مانگی خەوتن، مانگی بەڕاستی کاتی زۆر بە فیڕۆدان لە بەڕاستی لە مەسەلەی ئەوان نییە، لە مەسەلەی ئەوەدا نییە کە ئێمە کاتەکانمان بە فیڕۆ بین بە جۆرێک بەڕاستی یعنی زەرە لە خۆمان بین، بەڵکو بە وشیار و وریایانە بین و دڵنیا بین لەوەی کە بەڕاستی عمرمان تەمەنمان تێدەپەڕێ. زۆر گرنگە بکە بگەڕینەوە بە لای خوای پەروەردگار خاوەنی عمرێک بین بە بینینی ڕەمەزان زۆر زیاتر بێ، زۆر دەوڵەمەنی بکەین. چونکە ڕەسوول الله کۆتا پەیامم لە بەرنامەیەدا ئەوەیە کە 2 سەحابە دەمرن، 2 برای مسلمان هەردووکیان برای یەکیشن، یەکێکیان شەهید بووە یەکێکیان وفاتی کردووە لەسەر جێگا مردووە. بەڵام پێغەمبەر صلی الله تعالی عليه وسلم کاتێک خەونەکەی بۆ دەگێڕنەوە فەرمووی لاتان سەیرە بۆچی ئەو کەسەی شەهید بووە پێش ئەو برایی ناچێتە بەهشتەوە؟ ڕەسوڵ فەرمی لەبەرەوەی ڕەمەزانێکی زیاتر بینیوە، لەبەرەوەی لتەحمیدیه ولتەسبیحه ولتەکبیره زۆر سبحان الله، زۆر الحەمدولله، زۆر لا إله إلا الله، زۆر الله ئەکبەری کردووە. کەواتە وەقت بۆ من و تۆ بۆ ئەوەیە بەڕاستی کە تیایدا بتوانین بەتایبەتی لە مانگی ڕەمەزاندا زەخیرە و توێشوویە کۆ بکەینەوە کە بتوانین ڕوومان سپی بێ کە دەگەڕینەوە بۆ لای خوای پەروەردگار، بتوانین خاوەنی بەهای زۆرێک لە عیبادەت بین کە عیبادەتەکانمان بۆ ڕەزامەندی خوای پەروەردگار وەسیلەیەکە کە پێویستە بەو وەسیلەوە بگەڕینەوە بۆ لای خوای پەروەردگار ئەجینا ثەمەن و نرخی دیداری خوای پەروەردگار، ئەگەرنا شادبوون بە لیقای خوای پەروەردگار، شادبوون بە بەهشت بێگومان تەمەنی ئێمە بە هەزاران ساڵیش بەشی ئەوە ناکە لە بەرامبەرەوە نیعمەتەدا بین. بەڵام گرنگە کۆتا پەیام ئەوەیە کە وەقتەکانمان بە جۆرێک ئیدارە بین بەڕاستی، چونکە وەقتەکانمان ناگەڕێتەوە بۆمان دەسمایە و سەرمایەیەکە. گرنگەوەی بتوانین ئیداری وەقتەکانمان بین کە دەگەڕێنەوە بە لای خوای پەروەردگار بە نوێژ و بە ڕۆژ و بە ذیکر و بە لەیلەتول قەدر و بە عیبادەتەکانەوە سەرمان پێی بەرز بێ. رب العالمین تاعات و عیبادەت لە هەموو لایەکمان قبول کات. خوای پەروەردگار ئاشتی و ئارامی و عزت و شکۆ بۆ ئیسلام و مسلمانان بگێڕێتەوە. خوای پەروەردگار بەم ڕەمەزانە و بە چەندین ڕەمەزانی دیکە بە ئاشتی و بە ئارامی شادمان بکات. خوای گەورە لە هەڵە و گوناهی هەموو لایەکمان خۆش بێ، لە گوناهی مردوانمان خۆش بێ. اللهم آمين. سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين. السلام عليكم ورحمة الله.